ئاشکراکردنی ناردنی 400 میلیۆن دلار پارەی مۆڵ بە فرۆکەی بار هەڵگر بە شێوەی شاراوە لەلایەن ئەمریکاوە بۆ ئێران لە کۆتاییەکانی مانگی یەکەمی ئەمساڵدا هاوکات لەگەڵ ئازادبوونی 5 بەندکراوی ئەمریکایی لە بەندیخانەکانی ئێران لە ڕۆژنامەی واڵ ستریت جۆرناڵدا پرسیارێ زۆری لە پانتای سیاسی ئەمریکادا هێناوەتە ئاراوە. واڵ ستریت جۆرناڵ لە راپۆرتەکەی نووسیویەتی کە ئەم بڕەپارەیە یەکەم بەشی 1.7 میلیارد دلار پارەیە کە ئەمریکا پێشتر دوای شۆڕشی ساڵ 1970 بڵۆکەی کردبوو و بەپێی بڕیاری دادگای نێونەتەوەی لەلاها دەبێت بیداتەوە بە ئێران. بەڵام کۆماری خوازەکان حکوومەتی ئۆباما بۆ تاوانبار دەکەن کە ناردنی ئەم پارەیە لەو کاتە تایبەتەدا واتە باجدان بە ئێران بۆ ڕزگارکردنی بەندکراوان و ئاوا باجدانێک دەبێتە هۆی زیادکردنی مەترسیەکان لەسەر گیانی ئەمریکاییەکان لە سەراسەری جیهاندا. ئەم بابەتە ئێستا هێنراوەتە ناو کێبەرکەکانی سەرۆک کۆماری لە ئەمریکا و دۆناڵد ترامپ لە کۆبوونەوەیەکی هەڵبژاردندا وتی ئەو ویدیۆی دیوە کە نیشانی دەدات بەرپرسانی ئێران 400 میلیۆن دلار پارە وەردەگرن. ترامپ دەڵێت ئەوە باجێکە کە ئەمریکا بۆ ئازادکردنی ئەو بەندکراوە دابێتی. من لە کاتێکدا تەلەڤیزۆنەکەم کردەوە بینیم کە وڵاتی ئێمە بڕی 400 میلیۆن دلاری مۆڵی لە جێگا جۆرا و جۆرەکانەوە ناردووە بۆ ئێران. چۆن دەتوانن ئەوەندە گەمژە بن؟ لە بەرامبەردا جاش ئێرنست وتەبێژی کۆشکیسپی دەڵێت ئەم پارەیە پارەی ئێرانە و تەنیا هۆی ئەوە کە هاوکات لەگەڵ ئازادبوونی بەندکراوان ناردراوەتەوە بۆ ئێران ئەوەیە کە لەو کاتەدا بڕیاری مەحکەمەی نێونەتەوەیی لەم بارەیەوە دەرچووە و ئەمریکا پێی باش بووە لەگەڵ ڕێکەوتنی ناوەکی ئەم کێشەش چارەسەر بکات. پێشە شتێک دەڵێم کە ئەم پارەیە هی خودی ئێران ڕاستەکەی ئەوەیە کە هەموو ئەو پارەی ئێران لە مانگیەکی ئەم ساڵەوە وەری گرتوتەوە تەنانەت ئەو پارەیەشی کە بە هەڵگرتنی گەمارۆکان گەڕاوەتەوە بۆ ئێران زۆر کەمترە لەو 100 میلیارد دلاری کە دژبەرانی ڕێکەوتنی ناوکی بانگەشەیان بۆ دەکرد ئێران وەری دەگرێتەوە. بەرپرسانی ئەمریکایی هەروەها دەڵێن بەهۆی بربەستە یاساییەکانەوە ئەم بڕەپارەیە لە بانکە ناوەندەکانی هۆلەند و سوئیسرا بە یۆرۆ و فرانکۆ کراوەتەوە و جا ناردراوە بۆ ئێران. لە پەیوەندی لەگەڵ بانگەشەی ترامپ بۆ دیتنی ئەو ڤیدیۆیە هافینگتۆن پۆست ڕۆژنامەی ئەمریکایی دەڵێت ئەو بانگەشەی جێگەی گومانە چونکە هیچ ڤیدیۆیەک لە ئارادا نییە کە نیشانی بدات ئەمریکاییەکان پارەیان داوەتە ئێرانیەکان مەگەر ئەوەی ترامپ دەستی بە ڤیدیۆیە ڕاگەیشت بێت کە شاراوەیە و دیتنەکەی بۆ هەمووان نییە. بەڵام دۆناڵد ترامپ بەردەوامە لە ڕخنەکانی خۆی لەم پەیوەندەدا و لە تویترەکەیدا نووسیویەتی هیلاری کلینتۆن وەزیری بێتوانای دەرەوەی ئێمە ئەو کەسایەتیە بوو کە توێژەکانی بۆ دانی 400 میلیۆن دلار پارەی مۆڵ بۆ ئێران دەست پێ کرد. ئەمە جێگای شەرمەزاریە. بەڵام بەرپرسانی حکوومەتی ئەمریکا دەڵێن بانگەشەی ترامپ لەم پەیوەندێشتا ڕاست نییە و ناردنەوەی ئەو بڕەپارەیە هیچ پەیوەندی بە هیلاری کلینتۆن و سەردەمی وەزارەتی ئەوە نییە. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.